لەیلە نانەیانە خاک وەلی مەسەلەگەیان هیشتا کۆتایی وەپی ناتیە. قەورەوە کۆمەڵەکان ڕاستی و تەواوەتی تاوانەی لە کوشتنی کوردە فەیلیەکان ناشکرا کرد. ئەی قەورەی لە بوێ بەڵگەیەکی ڕووی نەرای ئیعدامە جەماعیان و شاردنەوەی تەرمەگانیان وە دزیەوە. ئەیە نیشانەی کۆتایی گەرا و ماڵی لە کە ساڵانێکی فرە و دوای مناڵە بیستر و شوونەکانیان کەفتن. ئیسا دڵنیابی من کە یەگشتی بەرنامە و نەخشەیەکی ڕاکیشراوبی وەلایەن ڕژێمە لە ناوچوو. جەنازارێکی گەورەبی و تاوانێکی گەورەبی بەرامبەریان بایەتە داوای دادپەروەری بکەین و سزای گشە و بەرپرسەی لە بدەیمن کە دەستیان بی لە تاوانە گەلە عێراق.